ئەم شیرینیانم بە کەمترین کات و کەمترین پێداویستی دروست کردووە. ئەنجا تامێکی زۆر خۆشی هەیە، هەر یەکی و بە شێوازێکە و بە میوە هەمانە، بە شکڵاتە، بە شکڵاتی سپی، بە فستق و ئەمەشیان بە کاکاو. من حەزم لە کاکاوەکەیە. کەمجار ئەوە تاقیەکەینەوە بینێەوە ناخۆش. ئەوە دروست بکەم هێتری شوێنە هێتر ناخۆی. ئەم شیرینیە پێشکەش بە خۆت و میوانەکانتی بکە چونکە شایانی ئەوەیت. خۆشەویستان، پێویستمان بە 2 پاکەت لە قشتە ئەبێ، هەندێک شیری خست و 2 کیسە کرێم شانتی کە لە 1 پاکەتی ئاوایە 2 کیسی تێدا مارکی کێنتە بەکارێنم، یەکێکە لە باشترین مارکەکان، و 1 کیسە لە کرێم کەرامێلیش بەکارەهێنم کە ئەیش بە هەمان شێوە و مارکی کێنتە و 1 پەرداخ شیر. ئەمانە هەمووی جوان تێکەڵ دەکەم و پاشان پێویستمان بەم جۆرە بسکویتانە ئەبێ لە شیری هەڵەکێشم و چین دای ئەنێم و کرێمەکەی دەکەم بەسەرا و پاشان ئەم شکڵاتەیە تەنها شکڵاتی ڕقە و لەگەڵ خامە توانومەتەوە و مانگۆ و لەگەڵ سیرۆپی کێنت وەشکی فرێشیش بەکارهێنم لەگەڵیا و لە هەمان کاتا پێویستمان بە شکڵاتەی سپی دەبێ، ئەیش مارکی کێنتە و لەگەڵ کاکە و مارکی کێنت و ئەمەشیان سۆسی فستقا. واتە هەموو شیرینیەکانم بە بەرهەمەکانی کێنت ئامادە کرد، تۆش دەتوانی خۆشترینی لێ دروست بکەیت.